وێستگەیەکی دانیشتووی باکووری کوردستان ماوەی 7 ساڵە خولیایەکی زۆری بۆ کۆکردنەوەی سەعات هەیە و لەو ماوەیەدا 450 ساعتی جۆراوجۆری کۆکردوێتەوە. بەپێی زانیاریەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی، سیر لە ڕیزبەندی بەسووترین خواردنە سروشتیەکاندایە و چەندین توێژینەوە باسییان لە گرنگی و باخی تەندروستی سیر کردو بە موعجیزەی چارەسەرەکانی دادەنن. لە ساڵی 1990ەوە 4 ئایاری هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی ئاگرکوژێنەوە دیاری کراوە، ئەوەش پاش پێشنیاری هاوڵاتیەکی ئوسترالی دێ کە بەهۆی ڕووداوێکەوە داوای کرد. وێستگە هەفتانە بە چەندین بابەتی هونەری و هەمەڕەنگەوە میوانی ماڵەکانتان دەدەن. بەرنامەی وێستگە ئێوارەی هەینی کاتژمێر 6:30 خولێ.